سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لەگەڵ هاوکارانم لە بەرنامەیەکی نوێی ستادیۆم پێتان دەگەینەوە. بەرنامە ئەم جارێ ستادیۆم لە شاری هەولێر دەبێت بە دیاریکراوی لەسەر تیپی تۆپی سەرمێزی یانەی برایەتی. تۆپی سەرمێزی یانەی برایەتی مێژوێکی دێرین و پڕ لە سەروەری لە نێو خول و پاڵەوانتیەکانی کوردستان و عێراقەیە. ئەو تیپە بەردەوام بوونی هەیە و بەردەوام ڕکابەری لەسەر بەدەستهێنانی ئەنجام و دەستکەوت و نازناو دەکات. بەڵام ئەو تیپە لە نێو هۆڵێکی زۆر سادە لە نێو هۆڵێکی نەشیا و مەشق و ڕاهێنانەکات سەرڕای ئەنجامە بەرز و دەستکەوتە گرنگانەی بەدەستی هێناوە هۆڵێکی نەگونجاوی هەیە کە لە نێو بارەگای یانەکەیەوە هۆڵەکەش تەنها لە یەک مێزی یاریکردن پێکاتۆ و سەرجەم یاریزانەکانی دەبێت لەسەر یەک مێز ئامادەکاری و مەشق و ڕاهێنا بکەن. بۆیە لەم بەرنامەیە کێشەکانیان دەخەینە ڕوو هەروەها گفتوگۆ لەگەڵ ڕاهێنەر و یاریزانەکانیان دەکەین سەبارەت بەوەی کەم ئێستا ئامادەکاری بۆ چەند پاڵەوانتیەک دەکەن. یانەی براتی لە زۆرێک لە یاریەکان ئاستێکی بەرزی هەیە توانوێتی بوونی خۆی بسەلمێنێ سەرڕاوی مێژووە زێڕینەکەی کە لە چەندین یاری هەیەی لە تۆپی پێ لە پایسکە سواریە لە تۆپی سەرمێزە لە یاریەکان تیژ بەگشتی بەڵام ئێمە کاتوونە تێرێستا ئەو بەرنامە لەسەر تیپی تۆپی سەرمێزیانەکە ئەەکەین کە خاوەن چەندین ئەنجام و دەستکەوتەکەیێتە هۆڵە سادە و بچووکەکەتان چەندین جام ئەبینی کە هی ساڵانی ڕابردووە و توانیمتانە لەسەر ئاسی عێراق کوردستان دەستکەوتانە بێت. بەس پێتاوانێ شوێنەکەی زۆر نەگونجاوە بۆ ئەو یاریزانانەی کە لە ڕیزە بژاردی عێراق یاریەکەن لەسەر ئاسی کوردستان ئەنجام و دەستکەوتیان هەیە. بەڵێ سەرەتا بەخێر هاتنتان دەکەم. ئێمە زۆر مەشغوڵ بین تا بتوانین هۆڵەگە چۆکەکەمان ڕێک بخێن بۆ بەرنامەی جەناتان بۆ ڕاپۆرتەیە. ئێمە زۆر هەوڵمان داوە شوێنێکی شیا بۆ تۆپی سەرمێز دروست بکەین بۆ یانەکەمان بەڵام لەبەر بچووکی بارەگای یانەکەمە تا ئێستا نەمانتوانیوە هۆڵێکی شیا دروستکەین بۆ یاریەکە. لە ئاخر جاردا بیری ئەومان کردەوە ئەو بینایی کە ئێستا دروستی دەکەن هۆڵێک دروستکەین بتوانین 2 مێز تا 3 مێزی تێدا دابنین بتوانین مەشق و ڕاهێنانەکانمان تێیدا ئەنجام دەن. ئەمیش هەر شوێنێکی بڵێن شیاو نییە وەکو بڵێن قانونی نییە بەڵام لەم شوێنی ئێستا باشترە. هەوڵتانێداوە یەکێک لە هۆڵە ئەهلیەکان شوێنێک بدۆزنەوە بۆ ئەوەی بتوانن یاریزانەکان لە یەک کادا ڕکابەری بکەن کابەری لێنەوەی ڕەنگە لەسەر یەک مێز یاریکردن قورس بێ یاریزانەکە ئەوەی چاوەڕێی ئەو ئەرکات بچێتە سەر مێز یاری بکە ئەوە بیری لەوە نەبێت چ ئاستێش پێشکەش بکە. بەڵێ لە هەولێر هۆڵ هەیە بڵێن بۆ نمونە کۆمەڵێک هۆڵ هەیە هۆڵی یانەکانی ترە بۆ نمونە هۆڵی نادی ئەربیل هەیە ئارارات هەیە بڵێن بەڵێ ئەو تایبەت بە خۆیانە بەڵێ وەکو یانی وەرشبرایەتی ینی هۆڵێکی گەورەمان نییە تایبەت بێ بەیانەکە خۆش باش ئەزانی کوا یاریزان هۆڵی تایبەت بە خۆی هەبێ لە یانەکە کوا لە دەرەوە بارەگای یانەکە بەشق و ڕاهێنان بکە. بەڵێ بەڵێ بەتاکوت. کاک بەشدار مێژووی تۆپی سەرمێزی یانەی برایەتی پڕە لە دەستکەوت و ئەنجام و نازناو دەتوانین مێژوێکی کورتی تۆپی سەرمێزمان پێ بڵێ لە کێوە دامەزراوە بە تایبەت کە ئێوە دەتوانین بڵێن پشتگیرێکی بەهێزتان هەیە کە سەرۆکی یانەکەشتان هەر یاریزانی تۆپی سەرمێزە. بەڵێ وەڵا لە ساتی دامەزرانی یانەکەمانەوە لە ساڵ 1984 تا ئێستا یانەکەمان ساڵانە دەستکەوتی باشی هەبووە لە تۆپی سەرمێزەوە بە نمونە من نزیکەی ئەوە بۆ 12 ساڵ دەسێ ڕاهێنەری ئەو یانەیەم شکر بەخوا هەموو ساڵێک نەتیجە و دەستکەوتی باشمان هەبوو لەسەر ئاستی کوردستان و عێراق و دەرەوەشدا. یاریزانەکانیشم ئێستا یەک لەوانە بەکرد لە ڕیزە هەڵبژاردنەی عێراق یاری کردو خۆشم یاریزانی هەڵبژاردی عێراقم ئێستاش ڕاهێنەری هەڵبژاردی عێراق و ڕاهێنەری نێودەوڵەتیم. یانەکەمان ساڵانە سوپاس بەخوا بەشداری لە پاڵەوانەتی یانە پاڵەوانەکانی عەرەب دەکاتن. کاک بەشدار باسی دەستکەوتەکانت کرد. ئێوە تا چەند گرنگی بە ئاستەکانی تەمەنە دەن کە ئێستا لە نێو هۆڵەکەتان چەند یاریزانێکی مناڵی تیا لە ئاستەکانی تەمەن یاریەکەن ئەمەش بە پاڵپشتی ئەوەی کە لە زۆربەی خوێندنگاکان ئێستا مێزی تۆپی سەرمێز هەیە ناو حەزی لە یاریەکەیە حەزەکە یاریەکە ئەنجام بدات سوودتان لەم حەزەی مناڵان وەردەن تۆ بۆ ئەوی پێرگەیەکی باشتر و بە فراوانتر دروست بکەن. بەڵێ وەڵای ئێمە ئەوە ئەم ساڵ
ینی بەجددی چونێتە ناو وەزعەکە بۆ ئەوەی بیر لەوە بکەینەوە قاعدێک بۆ شاری هەولێر و یانەکەمان دروست بکەین خۆشبەختانە سێ چوار منداڵمان هەیە ئێستا لە یانەکە ڕۆژانە ڕاهێنان دەکەن و ئاخر بەشداریکردنیشان پاڵەوانێتێک بوو لە شاری نەجەب کە توانیان دووەمی پاڵەوانێتی بنە سەر ئاستی عراق و بڕیاریشە لە 24 ئەو مانگە تەصفیەی هەڵبژاردی عراقیان هەیە کە بانگەشتی هەڵبژاردی عراق دەکرێن خۆشبەختانە شانسی ئەویان هەیە 2 تا 3 یاریزانمان لە هەڵبژاردی عراق وەربگیرێت. ئەمە ئاستەکانی تەمەن لەسەر ئاستی پێشکەوتوان چەند یاریزانتان هەیە یاریزانەکانتان بە شێوەی بۆندە یاخود تەنها بۆ پاڵەوانیەکان بە بڕێک پارە عەبدی لەگەڵە کرێت و یاری بەڵێ ئێمە ینی هەموو ساڵ ڕاهێنان یاریزان کە بانگەشتی ڕێزی یانەکەمان دەکەین ئێمە بە موچەی ماگانە لەگەڵی دەکەن ینی بە نمونە لە یەک بۆ یەکیەک ینی ساڵێکی تەواو موچەی دەبێت بەڵام ئەم ساڵ بیرمان لەوە کردێتەوە بە بۆن لەگەڵ یاریزانەکانە بکەین بەهۆی ئەو کێشە داراییە کە ئێستا ڕوبڕووی کوردستان بۆتەوە چکە موچەکەی یانەکەمان ئێمە لە هاوتا لەگەڵ موچەی وەزارەتەکانە ئێمە بیرمانەوە کردو کە حەقی یاریزان نەخورێ کردومانە بە بۆن لەگەڵ یاریزانە بۆندەکانتان بە شێوەیە کە بڵێن بۆندەکانمان ئێمە زیاتر بیرمان لەوە کردو بیکەن بە سێ قسط ئەم لەگەڵ تەوقیعکردنا قستێک بدەین و لەگەڵ لە دوو مەرحەلەشە مەرحەلە یەکەم و مەرحەلەی دووەم کە بڵێن ساڵانە پاڵەوانەتی عراق بە دوو مەرحەلە دەڕوا مەرحەلە پێ بیدایەت مەرحەلە یەکەم و ئاخری کۆتایی مەرحەلە بۆندەکانم دروست تۆپی سەرمێز لە چاو یاریەکانی ترا دەتوانین بڵێن پاڵەوانێتی زۆر نییە و کەمیش نییە پاڵەوانێتیەکان بەڵام لە کوردستان ئەو گرنگجێ پێ نەدراوە تا ئێستا بە مەوسم بە شێوەی چەند مانگزارێک پاڵەوانێتیش بۆ ڕێ بکرێت تەنها پاڵەوانێتیەکە کرێت بە دوو قۆناغ یان بە قۆناغێک کۆتایی و پێێت و ئیتر دوای ئەوە لە ساڵی داهاتوو چارەشەکان دەست پێ دەکات ئەمە تا چەند زیانی بە یاریەکە گەیاندووە. بەڵێ وەڵای یاریزان ساڵێک ڕاهێنان دەکات بۆ دوو پاڵەوانەتی بۆ پاڵەوانێتیەک یعنی وەکو دەرەوە نییە ئێستا بە نمونە لە پاڵەوانێتە دەرەوەکاندا یاریزان هەفتانە خۆی حازر دەکات بۆ پاڵەوانێتەکان ماگانە خۆی حازر دەکات بۆ پاڵەوانێتەکان کەچی لای ئێمە یاریزان ساڵێک تەکلیف مەصارف لە خۆی دەکات ینی چۆن بڵێن خۆی ماندوو دەکات هیلاک دەکات هاتوچۆ دەکات بۆ یەک پاڵەوانێتی عراق بۆ دوو پاڵەوانێتی ئەو نزیکە لە 2014 وای لێ هاتوو نزیکە 6 ساڵە وای لێ هاتووە جاران وانە بوو نازاران بەرم لە پاڵەوانێتی عەرەب هەبوو پاڵەوانێتی غەرب ئاسیا هەبوو پاڵەوانێتی عالەم هەبوو یعنی ئەم یاریزانە دایمە لەخۆ ئامادەکردن بەڵێمەوە نزیکە لە شەڕی داعش تا ئێستا بەو شێوەیە نیە. لە شاری ئەولێش هەست بۆ دەکرێت کەمتر گرنگی بە یاری تۆپی سەرمێز دەدرێت ئەو تیپێک کە ناوبان ژەبێ زیاتر یانەی برایەتیە بەڵام بە پێچەوانە و لە شاری سێمانی چەند یانەیەک بوونیان هەیە لە نێو یاریەکە و ساڵانەش چەند پاڵەوانێتیەک بۆ یاریزانەکان ڕێکەکرێت. بەڵێ وەڵای ئێمە لە یانی وەرشبرایەتی یعنی بێت جیاوازی سەرڕای ئەوەی کەوە پشکی شێری بڵێن داهاتی یانەکەمان بۆ تۆپی پێەیە بەڵام لە چاو تۆپی پێش ینی هیچ درێخیمان نەکردە بۆ یاریەکانی ترش بۆ منە پاسکی لە تۆپی سەرمێزە یاریە هونەریەکانە هونەری بەرگەیە تا ئێستا هیچ جیاوازیەکمان نەکردووە بەڵام بەبێ پێداویستی خۆیان ڕاهێنەرە مشریفەتیان داوا کردو بۆمان دابین کرد. وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بۆ کاریەوەی کە یانەکانی تری شاری هەولێر گرنگی بەو یاریە نادەن بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەیە کە پێویستی بە خەرجی زیاترە نەبوونی یاریزانە یاخود لەبەر هۆکاری ترە کە تەنها گرنگی بە تۆپی پێ ئەدەن و تۆپی پێ بۆتە ڕوخساری وەرزش. ناکە من دەتوانم بڵێم کەم ئەزمموی یانەکانە بۆ ئەو یاریە ئەزممویان لە یاریەکە نیە گینا ئێستا بە نمونە تۆ بە ملیار دینار سەرف دەکەی لە تۆپی پێ ناتوانانی بگەی بەوەی یانەکەت مشارەکەی یەکێک لە پاڵەوانێتەکانی عەرەبی بکاتن. ئێمە تۆپی سەرمێزمانەوە بۆ ئەم ساڵکە مشارەکە بکەین بەشداری بکەین بۆ 500 جارە بەشداری یانە پاڵەوانەکانی عەرەبی دەکەین کە نزیکی 20 یانە 22 یانە ستا زۆر جار 26 یانی عەرەبی لە هەموو وڵاتانی عەرەبی پاڵەوانەتی هەیە کۆ دەبینەوە ئەوە دەستکەوتەکە بۆ یانەکە و ناوبانگێکی باشە بۆ یانەکە و
کە پێ دەڵێن یانەی برایەتی بەشداری لە پاڵەوانێتی یانە پاڵەوانەکانی عەرەبی کردووە. ئێستا بۆ نمونە ئەم ساڵ ئێمە پار ساڵ بەشداریمان کردووە شەشەمی عەرەب بووین. ئەم ساڵ تەسنیفمانەیە لە عەرەبی اتحادی عەرەبی. کەواتە لە قسەکان تاوا دەرەکەوێت یانەکان تۆپی پێ گرنگجی پێ بدرێت بەڵام بەم شێوێنە هەموو بودجەکەی بۆ تۆپ پێ بێ دەتوانێت بە یاریە تاچەکان بە تۆپی سەرمێزە بە گۆڕەپان و مەیدانە بە هونەرە بەرگریەکان بوانە توانێت ئەنجام و دەستکەوتێ بێ بەڵام لە تۆپی پێ لە بازنەیەکی داخراوە سوورێتەوە هیچ دەستکەوتێکی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵێ ئەو میدالیا و ئەو ناوناوبانگەی لە یاری تاکە بەدەست دێ زۆر بە زەحمەت لە جەماعیە بەدەست دێ. ئێوە زیاتر ناتوانین بڵێنەوە برایەتیش سەرۆکەکەی یاریزانی تۆپی بەڵێ بە تاکیدەوە شێخ قەلەندەر کە خۆی کە سەرۆکی یانەکەیە و ینی چۆن بڵێن ئەو دەستکەوتانەش بەڕاستی کە من لە ماوەی 12 ساڵە هێناومە پشکی شێری بەر شێخ قەلەندەر دەکەوێت بەڕاستی یانە زۆر پاڵپشتم بووە و زۆر هاوکارم بۆ ینی نەیهێشتووە کە مکوڕیم هەبی لە تیپەکەم لەو پێداویستیانەی کە هەمە لەگەڵ ئەوەشدا و سوپاسی دەستی کارژێڕش دەکەم بەڕاستی ینی هەر هەمویان درێخیان نەکردو هەرچیم پێویستە بۆیان دابین کردم لێرەوە زۆر سوپاسیان دەکەم. ئەم ساڵ برایەتی لەسەر ئاستی عێراق سێم بۆ کە ئەمەش ئەنجام و دەستکەوتێکی باشە بەڵام لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازیەکی هەیە برایەتی دووەم بووە ڕکابەری نازناوەکەی کردەوە کاری ئەمەی ئەم ساڵ سێم بوونە بۆ ماوەی دابڕان و وەستانی وەرزشە گەڕێتەوە یاخود ئاستی یاریزانەکانی تر بە چاوی وا پێشکەوتەوە. بەڵێ ئێمە لە 2012 دووەمی عێراق بووین دوای ئەوە بڵێن ساڵانەتر پلەی چوارەممان بەدەستێناوە بڵێن ئەو پلانە چوارەممان بەدەستێناوە ئەم ساڵ پلەی سێمان بەدەستێناوە ئەمەش خۆش ینی بەڕاستی پێ بڵێم نەتیجەیەکی دڵخۆشکەرە بۆ نمونە یەکەم و دووەم و سێەمی هەمووی عێراق بەشداری لە پاڵەوانێتی یانە پاڵەوانەکانی عەرەبی دەکات کە ئەمەش یەکێکە لە دەستکەوتە باشەکان بۆ ئێمە. براتی بۆ تا ئێستا تیپی قچانی تۆپی سەرمێزینێ لە کاتێکە لەسەر ئاستی قوڕانە ناوبانگێکی هەیە بەڵام لە قچانە تا ئێستا نەیتوانێت تیپێک دروستکە. بەڵێ خۆی دروستکردنی تیپی کچان بەڕاستی لە شاری هەولێر تۆ زەحمەتە ینی بە نمونە وەکو شارەکانی بڵێن کەرکووک نییە وەکو سلێمانی نییە وەکو شارەکانی تری نییە بڵێن دروستکردنی کچ لە هەولێر تۆ زەحمەتە تەنها بۆ کورسی ئەگەڕێتەوە بەوەی بەی کۆمەڵایەتی نەتانتوانیەوە هەماهەنگی لەگەڵ سەرپەرشتیارانی وەرزشی دروستکەن لە خوێندنگاکان کە لە خوێندنگاکانی کچانیش بە هەمان شێوە مێزی تۆپی سەرمێسەیە بەڵگە کچیش حەز بە یاریەکە بکات ئینشاڵڵا لە داوەتی بیر لێ دەکەینەوە ئینشاڵڵا. کاک بەشدار دیارە ئەو ئەنجامانەی هەتان بووە بێگومان بە پاڵپشتی و هاوکاری هەموو لایەکتوانیتانەوە دەست بێ بەڵام باز لەوە دەکرێت تۆپی سەرمێز پێویستی بە خەرجی زۆر هەیە خەرجیەکەی چییە کە ئەوەنە قورس بێ یانەکانی تر نەتوانن تیپێکی باش دروست بکەن. بەڵێ من پێم بیدایەتی بەرنامەکە پێم وتی ینی جووتێک لاستیک پێدەگوترێ مەتات کە دەیکڕی بای 120 دلارە ینی دەبێت لە ماوەی 3 مانگ 2 مانگ تۆ بیگۆڕی ینی دارێکە هەروە گرانە لە ینی کولفەی ڕێکتێک نزیکەی 300 دلار دەکات تۆپێکمان بە 2 دلارە یانی تۆ مانگانە نزیکە 30 تا 40 تۆپت پێویستە بتوانی لەو مانگەیە سەرفی بکەیت ئەو تۆپانە پلاستیکن دەشکێن ینی عمریان کورتە بۆیە خەرجی تۆپی سەرمێز بەردەوام خەرجی هەیە بەردەوام خەرجیمانەیە ناتوان بەشتی ئاسایی ناتوان لەبەرەوەی پاڵەوانێتەکانمان هەمووی بە جلوبەرگ و ڕێکت و مێز و تۆپی پرۆفیشناڵ بە هەمان شێوە دەبێت مەشقەکان بەڵێ ئامادەکاری بۆ بەشداریکردن لە یاریەکانی پاڵاوتنی عێراقەکەن کە لە ڕۆژانی داهاتوو بڕیارە بەڕێوە بچێتەوە مەش بۆ گەیشتنە باڵبژاردەی عێراق تا چەند توانیت تەکلیفەکەت ئامادە بکەیت پێگەکانی خۆتان بەدەست بێننەوە لە ڕیزی هەڵبژاردەی عێراق. کاگیارگار وەڵێ ئێمە ماوەیەکی زۆرە ڕاهێنانەکانمان سڕ و پڕ کردوتەوە 24 مانگیشکەوە قەرارە لە شاری بەغدا پاڵە ئەوە بکرێتن و تەسفیاتە بکرێت بۆ یاریزانەکان بڵێن کە لە ڕیزی هەڵبژاردنی عێراق دروست هەم لە بەراعیم و لە ئەژبال و ناشین و متەقەدمین ئێمە بە سێفی ئەبەشداری دەکەین بەشداری ئەژبال و بەراعیم و متەقەدمین دەکەین و حازریشن ئێستا یانی ئێستا بتوانێت ئێستا سەفەرکەن یاریزانەکانم حازر.
ئامادەن بۆ ئەوەی یەکێک لە پێگەکانی هەڵبژاردەی عێراق بەدەست بێنەوە بتوانن وەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق. بەڵێ من یاریزانەکانم هەموو شانسی ئەویان هەیە لە ڕێزی هەڵبژاردەی عێراق وەربژێنن لەبەرەوەی ساڵانە هەر بەم یاریزانە دەستکەوتوان بەدەستێناوە. ئێستا چەند یاریزان لە ڕێزی هەڵبژاردەی عێراق؟ ئاخی تەسفیەکە کردمانە بەکر سەعدوڵامان لە هەڵبژاردەی عێراق وەرگیراوە و سەفەری وڵاتی سینیشی کردەوە لەگەڵ هەڵبژاردەی عێراق یەکێکی ڕەش مەشقڕاهێنانیشی ئەنجامداوە. مناڵەکان لە هەڵبژاردە وەردەگیراوە؟ نەخێت ئەم تازە هێشتام شارەکەی تەسفیاتیان نەکردەوە. لە توانیان متمانەت پیانێتی کە توانە و ئاستیان دەتوانن بەڵێ من یاریزانەکانی تر بکەن؟ بەتاکید ئینشاءالله دوای 24 مانگ تر لە پێیژی نادی بڵاوی دەکەین ئینشاءالله لە هەڵبژاردەی عێراق وەردەگیرێن. ئەوەی کە تێبینی کراوە لەسەر ئاستی عێراق تەنها گرنگی بە یاری کاک ئەدرێت تا ئێستا یاری جوود بوونی نییە. پێ دوایە بۆ نەبوونی ئەزمون و شارەزای یاخود یەکێک تۆپی سەرمێزی عێراق تەنها ئەم یاریە گرنگی پێدرات و باوەڕی بە یاری تێکەڵا و جووت و ئەمانە نییە. وەڵاهی دەگەڕێتەوە بۆ برانی یەکێک تۆپی سەرمێزی عێراق وەکو ئەزمون نا بەڵام بەهۆی کەمی کات و مەساریفیانە کەواتە ئێستا نەیانتوانیوە بڵێن پاڵەوانەتێکی بڵێن زوود بکەنەوە. ئەمە لە پاڵەوانەتی نێودوڵەتیەکان نەبووتە کێشە بۆ ئێوە بەتابەت بەشداری نێودوڵەتیتانە. زۆربەی پاڵەوانەتی نێودوڵەتیەکان ژیاری جوودبوونی هەیە. بەتاکید بۆ نمونە ساڵی 2013 پاڵەوانەتی عەرەب لە شاری هەولێر بوو کە پاڵەوانەتەکە لە سنتەری بلو بەڕێوە دەچوو بڵێن یاری جووتی تیا بوو عێراق لەو پاڵەوانەتیە نەیتوانی مەدالیاک بەدەست بێنێت. دوا پرسیارم بۆ تۆوێ یاریزان کە لە زۆرێک لە وڵاتانی جیهان لەگاتە ڕێزی هەڵبژاردەی عێراق خەرجیەکەی ئەکەوێتە سەر یەکێتی وڵاتەکە لە ڕووی دابینکردنی پێداویستیەوە لە ڕووی ئامادەکردنەوە لە ڕووی مەشقوڕاهێنانەوە تەنانەت لەوەی کە ڕاهێنەری باشی بۆ دابین بکات. بەڵام لە عێراق ئەمە هەمووش پێچەوانەیە یاریزان لە هەڵبژاردەی عێراق بێت و بەشداری نێودوڵەتی بکات هەر ڕاهێنەرەکەی خۆیە بێ گرنگی پێ بدات. ئێمە بەڕاستی کاک یادگار ئێستا لە عێراق وان نییە ئێستا لە عێراق یاریزانێک کە دەگاتە ڕێزی هەڵبژاردەی عێراق موچەیەکی ماهگانەی بۆ دەبڕێنەوە ئێستا لەوانەیە پێ بڵێم ینی پێکەنی بۆ ساکەبی عەفوتەوە قسەی دەکەم موچەیەکی 150,000 200,000 وەردەگرێت کە ئەمە لە ڕێزی هەڵبژاردەی عێراق وەڵا ناتوانێت مەساریفی خۆ هاتووەکەی پێ بکاتن. یعنی یاریزان کە دەگاتە ڕێزی هەڵبژاردەی عێراق زۆربەی مەساریفەکان دەگەوتە سەر خۆی و نادیەکە وەکو وڵاتانی تر نییە. بە نمونە ئێستا یاریزانێک پێڕادەگە بە نمونە کاک یادگار لە ڕێزی هەڵبژاردەی عێراق وەردەگیرێت لە ڕێزی هەڵبژاردەی وڵاتێک وەردەگیرێت کۆمەڵێک سپۆنسەر هەیە سپۆنسەری ئەو یاریزانە دەکەن ڕێکلامی بۆ دەکەن بۆی بتوانن ئەم یاریزانە هەم ناوناوبانج یەکەم هەمیش بتوانێت ڕێکلامەکەی خۆیانی پێدەوڵەمەند بکەن. بەڵام تا ئێستا لە عێراقدا بۆ شتەبوونی نییە. هیوادارین سەرکەوتوو بن و گرنگی زیاتر بە یاریە تاکەکان بدرێت بۆ ئەوەی لە تۆپی پێ و باسکە و باڵێ نەماتوانین وە دەستی بین لەسەر ئاستی نێودوڵەتی لە یاریە تاکەکان دەستەبەری بکەن. شتیوان بەخوا سپاس بۆ تۆ. چاوەکەم کاوێ. یەکێکی لەو یاریزانەی ئەزمونەشی زۆرت لە یاری تۆپی سەرمێسێ و ماوەی 22 ساڵە یاری ئەکەیت. چی وای لە کردی یاری تۆپی سەرمێز هەڵبژێری لە کاتێکا لە کوردستان ئەوەنە گرنگی بە یاری تۆپی پێ باسکە و بالادەی ئەوەندە بە تۆپی سەرمێز و یاریە تاکەکانی تر نادرێت؟ سەرەتا بەخێراتتان دەکەم. من سەرەتا وەکو یعنی لۆ خۆشی خۆم یاری تێنسم دەکرد بەس کە تۆزێک یارم کرد ینی زۆر پێم خۆش بوو و یاری فەردیش تامی خۆیە ینی لە یاری جەماعی زۆر خۆشترەکە ئەعتیماد لەسەر خۆت دەکەی بە تەنیا و بڕیارمدا لە نادی دەست بە یاری بکەم. سەرەتا لە یانی وەرزشی هەولێر دەستم بە یاری کرد و بەردەوام تا ئێستا 22 ساڵە و بەڵێ لە یاریە تاچەکان ئەس دەرگاکەت کراوەترە بێ بۆ بەشداریکردن لە خوڵ و پاڵەوانەتیەکان دەستکراوەتر ئەبێت. تۆ لەگەڵ هەڵبژاردەی عێراقیش یاریت کردووە ئەو ئەزمونی لەگەڵ هەڵبژاردەی عێراقت بوو لەگەڵەوەی کە لە بەر لەگەڵ هەڵبژاردەی عێراق جیاوازیەکیە بووەوە تا چەند سوودی پێگەیاندووی بۆ ئەوەی بتوانیت ئاستێکی باشتر ئەنجامێکی باشترش بەدەست بێنێت. بەڵێ من سەرەتا لە یانەی یاریم کردووە دواتر لە دەوری عێراق یاریمان کردووە تەبعاً لە یاریکردن لە هەڵبژاردە زۆر جیاوازە کە دەچێ دەرێ دەزانی کە شتی تازە شتی نوێتر هەیە یاریزانی ئاست بەرزتر هەیە زیاتر حەزت دەست یاریەکە و دەبی زیاتر خۆت تەتویر پێ بکەی هەتا بتانی بگەی ئاستیوان. استفادەم زۆر کردەیە کە
لە ساڵی 2003 و 4 یان 2 ساڵ لەگەر هەڵبژاردەی عێراق یاریم کرد وەکو تازە پێگەیشتوان تاوان زیاتر استفادەم کرد و زیاتر حەزم لە یاریەکە کرد و هەتا ئێستا شەر بەردەوامە. زۆرێک لە یاریزانانی یاریەکانی تر کێشەی ئەویان کاتێک بەژای لە پاڵتێنی دەوڵەتیەکانەکەن لە دەروی عێراق لە ڕووی پێداویستیەوە لە ڕووی ئامادەکاریەوە جیاوازشی زۆریان لەگەڵ یاریزانانی تری بەشداری پاڵەوەندەکەیە لە تۆپی سەرمێزش بە هەمان شێوەیە؟ بەێ بە هەمان شێوە ئەمە وەکو یاریزانی تێنیسی سەرمێز وەکو خۆم مەسەڵەن کەم و کوڕیم نەبووە لە پێداویستیەکان هەموو کات یعنی باشترین پێداویستی بۆ ئامادەکراوە بەس وەکو ئامادەکردن ئەمە زۆر زۆر کەم و کوڕیمان هەبووە مەسەڵەن مەعسکەرات شتمان نەکردووە پێش بتوڵەکانی دەرەوە ینی جیاواز لە تیمەکانی ترکە هەمویان پێشەوەی بێنە بتوڵە نێودەوڵەتیەکان عسکەری خارجیان کردووە مدەڕبی باشیان لەگەڵ بووە ئەمە وەکو ئامادەکاریمان وەکو وڵاتانی تر نەبووە وەکو پێویست نەبووە بەڵێ کەمپی بەش قوڕاهێنان ئەوەندە گرنگی بۆ یاریزانەیە بەر لە پاڵەوانتیەکانە زۆر تەواو زۆر تەئسیری هەیە. ئێستا برایەتی ئامادەکاری بۆ پاڵەوانتی وڵاتانی عەرەبەکە تا چەند گرنگە بەر لەم پاڵەوانتیەوە کەمپێکتان هەبێ بۆ ئەوەی وەکو خۆت باسیەکەی زیاتر ئامادە بن؟ بەێ زۆر گرنگە وەکو ئامادەکردن وەکو معنەویات وەکو احتکاکردن لەگەڵ یاریزانی دەرەوە زۆر تەئسیری دەبێت ینی وەکو جەوێک بە خۆ دروست دەکەی کە نزیک بی لە جەوی بتوڵەکە. داواتان کردو بۆ بەر لەم پاڵەوانتیە کەمپێکتان هەبێت گەر چەند ڕۆژێکیش بێ بەر لە پاڵەوانتەکە بتوانن ئامادەکاریشی جیاوازتر بکەن؟ بەێ ئەمە داوامان کردو بەس هەتا ئێستا کاتی بتوڵی پاڵەوانتەکانی عەرەب دیار نییە کە کاتەکەی بە تەواوی دیار دەکرێت ئینشاءڵڵا ئەو کاتی ئەمەش بەپێی ئەو کاتە ئامادەکاری خۆمان دەکەین. یاریزانانی کورد بەگشتی ئەگەر ڕاپرسیە بکەی لە نێو یاریزانانی کوردیژی هێنان یاریزانی محتەریفن تا چەند ئێوەی تۆپی یاریزانانی تۆپی سەرمێز دەگەڵ ئەوەن یاریزانی محتەریف بوونی هەبێت لە پاڵەوانتیەکانە لە ریزی تیپەکانە بۆ ئەوەی سوودی لێوەربگرن یان ئێوەش بە هەمان شێوە یاریزانی تر لە دژی هێنان یاریزانی محتەریفن پێگەی یاریزانێک کوورد دەگرێت و ناشتوانێت سوود بە یاریزانەکانی تر بگرێت. من وەک خۆم پێم باشە یاریزانی محتەریف هەبێ بەڵام ژمارەکەی محەدەد بێ مەسەڵەن بۆ هەر تیپێک یەک یاریزان زۆر باشە هەم مەجالی یاریزانەکانی تر دەبیتن هەمیش وەکو تێنس یاریزانی وها زۆر نییە کە هینانی چەند یاریزانێک لە شوێنی یاریزانەکانی تر پڕکاتەوە بە من زۆر استفادەی دەبیت کەوان بەڕاستی مستەوایان لەمە باشترە ئەمە لەگەڵوان ڕاهێنا بکەین یاری بکەین ینی زۆر استفادەیان لێ دەکەین. تا چەند سوود لە پاڵەوانتێنە دەوڵەتەکان وەرەگرن لە ڕێگەی گرتەی ڤیدیۆیە و کە لە یوتیوبە یاخود لە پێیجەکانە یاخود لە کەناڵەکان بڵاوەکرێتەوە؟ بەێ تاوانەوە زۆر سوودی هەیە چکە ئەوان بەردەوام لە پێشکەوتندان شتی تازەیان پێەیە ئەمە ینی لە تەماشاکردنی ڤیدیۆکانی وان زۆر استفادەمان کردووە. بۆ پاڵەوانتی عێراق ڕێچە خاروق و پاڵاوتنە بۆ گەشتن هەڵبژاردەی عێراق متمانەوەی بەخۆت هەیە بتوانیت ئاستێکی بەرز پێشکەش بکەیت و یەکێک بووی لەو یاریزانانەی لە داهاتوو لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەشداری لە پاڵەوانتەکان؟ بەێ بەتەکید متمانەم بەخۆم هەیە و ئینشاءڵڵا نەتیجەی باشش دەین. ناوم عەبدولحەق قەهارە لە شاری کەربەلا بتوڵەیەک کرا و خەڵاتی باشترین یاریزانمان بەدەستێنا هەفتانە 5 ڕۆژ تەمرین دەکەین زیاتر متمانەم بەخۆمە لەوان خەڵاتی باشترین یاریزان وەربگرم لە ماڵەوە زۆر یاریەکەین بۆی ئاستان بەرز بێتەوە تۆپ پێشمان دەکرد بەڵام مدەڕیبەکەم گوتی یاری تۆپ پێ بکەی نابێ سەرمێز بۆیە وازم لە تۆپ پێ. هەفتەی 5 ڕۆژ تەمرینەکەم متمانەی تەواو بەخۆم هەیە لە هەڵبژاردەی عێراق وەربگیرم حەزم لێ یاری تۆپی سەرمێز بکەم بەتەنها پێویستە هەموو کەسێک ڕۆبۆتی هەبێتن ئێمە پێویستمان پێ چکە ئێمە 3 برەن یاری پێکەوەکەین لە ئەکادیمیای تۆپی فێبن بەڵام ئەوە تۆپی سەرمێژیشمان دەکرد بەڵام لە تۆپی سەرمێژ باشتر بوون بێ وازمان لە تۆپی پێهێنا.
ساڵی 2019 دەستم بە یاری تێنس کردووە و باوکیشم مدەڕیبی منتەخەب عێراقە و چەند ڕۆژێکمان ماوە بۆ تەصفیاتی عێراق هەوڵ و کۆشی خۆم دەدەم ئەگەری هەیە یان باوەڕم بە خۆم هەیە ببم بە یاریزانی منتەخەبی عێراق لە ماڵەوە مێزماندانە ناوە دەمێرە ینی هەوڵ و کۆشی خۆم دەدەم ببم بە یاریزانی عێراق بخۆشم لایانی برایەتی یاریزان خۆم چۆن دەستم بە یاری تۆپی سەرمەس کردووە و باوکیشم زۆر یارمەتی دام بگەمە و ئاستا برادەرەکان جاروبار ئەوها بانگ دەکەن جاروبار دەچمە لایەن ئەوها لەو خۆشی یاریەکە ئەمەی بینیتان کێشە و گرفتەکانی تیپی تۆپی سەرمێزی یانەی براتی بوو کە لە نێو هۆڵێکی سادە و نەگونجاو مەشق و ڕاهێنانەکەن و خاوەن چەندین ئەنجام و دەستکەوتن لەسەر ئاستی عێراق و کوردستان. ئێستاش ئامادەکاریەکانیان کۆتایی پێهێنا بۆ ئەوەی بە شێوەیەکی ئازبەرز و لێهاتوانە دەرکابەریەکانی گەیشتنە ڕیزی هەڵبژاردەکانی عێراق بەشدار بن و متمانێکی زۆریشیان بەخۆیانەیە کە دەتوانن پێگەیەک لە هەڵبژاردەی عێراق بۆ خۆیان بەدەست بهێنن. لەگەڵ هاوکارانم بەرنامەی ستادیۆممان پێشکەشکردن. کاتێش خۆش بۆ هەمووتان.